هاوڕێیان تەمەشای ئەو کوڕە باسێ بکە ئەوە ناوی ئەحمەدکانیە بەرپرسی لەقی دووی پارتیە تەمەشا بکە چەند بێ کەڕامەتە لە گامی دەکە لە گامی ئەی هەوار ئەو چ ئینسانەکە کورە ئەی هەوار شەرم لە خۆت بکۆ بەس کاکە ئەوە گیان لێ نییە نانەکەیان بەو شێوازێ یعنی تخوا معقولە ئەتونیە پاسەوانی ئەو مندارەی بکەی کورە شەرم لە خۆت بکەوە کورە یەقیت کەڕامات حەیا کورە تو لە چێ وەرە خۆت بکوژە باشترە بە قورئان یعنی ئەو نانەت بخۆی نەخۆی چییە تخوا وەزع تێدا ناوانە یعنی ئەم هاوڕێ هەموو جارە دەرێم پارتی یەک کەسی بێ کەڕامەت لە هەولێرێ ناکاتە بەرپرس هەمووی وچی ئەحمەدکانی و ئومێد خۆشناو و ئەو نەوعانەیە هەتا پارتیە بە کەڕامەتەکان کە ئەوانەی شەرم و عیان بەخۆیە شەرم دەکەن ئێستا لە ناو حیزب و حکومەتی من لەبەرەوەی ئەوها سوک و چروک دەکرێت بەس ئەوانە بەخۆیان سوک و چروکن گیان لێ نییە یعنی تخوا ئەوە ژیانە تێدایە یعنی پاسەوان دەرگەوانی منداڵە شوی منداڵک ئەی هەوار نەپلەی حیزبی حکومی سیاسی چی هەیە ئەتۆها شاگەشکە بوو